سڵاوتان لەبێ بینەرانی ڤار میدیا دیارە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمساڵ ژمارەیەکی زۆر هاوڵاتی و گەشتیار لە ڕووبارەکان و مەلەوانگاکان خنکاون من دوێنێش کۆتا ڕووداو بوو کە هاوڵاتیەکی بەرەگەس عەرەب لە سنووری بارزان خنکا من دەسمە لای ڕایدڕەوەند هاودیانی بەڕێوەبەری وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کاکرەوەن سڵاو لەبێگەر پێمان بڵێ ئەو هەموو ڕووداوە چییە ڕووداوی خنکا بەڵێ بەداخەوە لە سنووری دارە سەربەخۆی سۆران کارەساتی نەخوازرا و خنکان بەخۆ دەبینێ بەهۆی ئەوەی سنوورێکی فراوانمان هەیە کە زیاتر لە 1000 کیلۆمەتر ئێمە سنووری ڕووباری ئاویمان هەیە کە بە ناوچەیەکی گەشتیاری دڵڕفێنە خەڵکێکی گەشتیاری زۆر لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق ڕووی تێدەکەن پابەند نەبوونی هاوڵاتیان بەڕێنماییەکانی ئێمە دەبێتە هۆکاری ئەوەی ساڵانە حاڵەتی خنکان لە سنووری دارەی سەربەخۆی سۆران تۆمار بکرێتن. بەداخەوە دوێنێ کۆتا حاڵەتی خنکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران تۆمار کرا کە خانەوادەیەک بەمەبەستی گەشت ڕوویان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کردبوو بەداخەوە بەهۆی نەشارەزابوونیان لە شوێنەکە کەوتبووە نێو ئاو خانەوادەکەی هەوڵی دابوو ئەگەر هەندێک خەڵکی شوێنەکە نەبایە کە لەوانەیە کارەساتێکی زۆر گەورەی لێکەوتبەوە کە سەرنکۆی گشتی ئەو خانەوادە لە نێو ڕووباردا گیانە لەدەستدابە بەڵام بە هیمەتی چەند برایەک و خەڵکی ئەم ناوچەیە کە لە سنووری قەزای خەلیفان دۆڵی خەلامبیاوی پێ دەڵێن توانی بیان هاوکاری خانەوادەکەی بکەن و حوت کەسیان حوت ئەندامی ئەم خێزانە ڕزگار بکەن و بەدەخەوەی کەکشانجیانیان لەدەستدا دواتر گواسترایەوە بۆ نەخۆشخانەی ئاشتی و تەرمەکە ڕادست چەندەمین ڕووداوە بەڵێ ئەم ساڵ دەبێتە دەیەمین حاڵەتی خنکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تۆمار دەکرێتن دوێنێ کۆتا ڕووداو بوو و چەند ڕۆژێک بەر ئێستاش منداڵێک لە نێو حەوزێک لە سنووری قەزای چۆمان جیان لەدەستدا بوو. بەڵێ دیارە ئەمە دوایین زانیاری بوو لەسەر ئامارەکانی ڕووداوەکانی خنکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران بۆ ڤار میدیای خستە قسەی کۆتایی ڤار دەیکات.